سڵاتان لێ بەوت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێی باپا بند بین لەگەڵتانین هیوادارم هەموو لایەکتان لەش ساخ و تەندروست بن. عزیزانی ئێمە بۆ ئەم پرۆگرامە باسدا دۆخی کەرەنتینەکانی سلێمانی ئەکەین با بزانین لە ئێستاە بارودۆخی و کەسانێک کە ئەکرێنە کەرەنتینەکانی سلێمانی وەک دەزانین کە گوندی گەشتیاری سەناریە لە شاری سلێمانی تەرخان کراوە بۆ ئەو گەشتیارانی کە لە دەروێ وڵات ئەگەڕێنەوە لەو گوندەدا کەرەنتینە ئەکرێن و هەروە ئەو هاوڵاتیانەشی کە هەڵگیری ڤایرۆسەکەم بە هەمان شێوە لە گوندەدا کەرەنتیناکرێن و بێگومان ئەوانیش کە ستافێکی زۆر لێ هاتوو بەتوانە بەبێ ماندووبوون شەو ڕۆژ چاودێریانەکەن و هەروە بێگومان هەموو خزمەتگوزارەکانیشان بۆ دابین کراوە تاکو بە شێوەیەکی ئاسان کە ئەو ماوەی کە پێویستە بۆ ئەوەی کە لەو شوێنەدا بمێنەوە بە ئاسانی تێپەڕێن. وەک دەزانین کە لە ئێستاە کە بارودۆخەکە زۆر ئالۆز بووە سەرڕای تەشانەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەمان کاتەکە بایکۆتکردنی کارمەندان و هەروە دکتۆرانی کەرتی تەندروستیش لە ئێستاە هاتۆتە ئاراوە کە ئەمەش زیاتر دڵگیرانی و هەروە نیگەرانی لە لای هاوڵاتیان و هەروە لە لای دکتۆران و کارمەندانی تەندروستیش دروست کردەوە. دەزانی کە ڤایرۆسی کۆرۆنا ناوەستێ هەمیشە لە تەشانەسەندنایە و هەروە دابەش نەکردنی موچەش لە ئێستاە زیاتر بارودۆخەکەی سەختتر کردووە. هەموو ئەمانە گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەم کاک بڕیار ئازاد کە بەڕێوەبەری کەرەنتینەکانی سلێمانیە و هەروە سەرۆکی لەقی سلێمانی کۆمەڵی کارگێڕانی تەندروستیە. کاک بڕیار بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هیوادارم کە هەمیشە لەش ساخ و تەندروست بیت کە ئێوە هەمیشە بە شەو بە ڕۆژکارەکەن کە پێم وابێت لە مانگی دووەوە کە کەرەنتینە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە ئێوەش بەردەوام بوونەوە تا ئەم ساتەش نەوەستاون کە بەردەوام لە کەرەنتینەکردنی هاوڵاتیان و هەروە گەشتیارانیش. لە ئێستا ئەمێ ئەو پرسم کە بارودۆخی کەرەنتینەکانی سلێمانی چۆنە؟ ئایا جیاوازی هەیە لە ماوەی ڕابردوو؟ سەرەتا دەستخۆشیتان یەکەم. زۆر سپاس. هەڵبەت لە ماوەی ڕابردوودا کەرەنتینە لە شاری سلێمانی بە شێوەیەکی زۆر تۆکمە و بەرنامە بۆ داڕژڕەوە بە ڕێواڕۆی لە دوای ئەوەی کە وردە وردە دۆخەکە ئاسایی کرایەوانێ و کەرەنتینەکردن نەما وەکو با بڵێن هاوڵاتیان لە ناو ماڵەکانی خۆیان و دوکان و بازارەکان کرایەوە بەداخەوە ئەو هەڵگرتنی کەرەنتینەی و کردنەوەی دوکان و بازارەکان بووە هۆی بڵاوبوونەوەیشی خراپی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا. لە ئێستاە زۆر بە خراپی ئەم ڤایرۆسە بڵاو بۆتەوە و تەنانە دوای لە ئێمە کردووە لە ناو کەرەنتینەکانە ترس و دڵە ڕاوشەکە زۆر بە خراپی بڵاو بۆتەوە لە ناومانە. بەڵێ ئێستا زۆری فەرقە لەگەڵ ڕابردووە کە بەری ڕابردوودا ئەو هاوڵاتیانی کە ئەهاتنەوە لە دەرەوەی وڵات یان لە وڵاتانی ترەوە و بە تایبەتی ناو شاری سلێمانیش بۆ ماوەی چەند مانگێک کەرەنتینە بوو خەڵک پابند بوو تا حەدێک بارەکە زۆر لەبار بوو باشتر بوو لە ئێستا و توانیمان سێتەرێکی باش بکەین مەسەرە. بەڵام لە ئێستاە بەهۆی نەبوونی متمانی هاوڵاتیان لەگەڵ حکوومەت دام و دەستگاکانی حکوومەتدا و هەموو ئەو وعدە ناڕاستانەی حکوومەت کە ئیدا بە هاوڵاتی و بە فەرمانبەر و بە هەموو دام و دەستگاکانی حکوومەت وای لێ هاتووە هاوڵاتی بێ متمانیشی لا دروست بووە و نەحەقیشان نییە بۆ لەبەرەوەی وەکو ئەی بینین لە وڵاتانی تر هەل لە کەمکردنەوەی باچ هەل لە زیادکردنی موچی فەرمانبەرانی ناوکەرتی تەندروستی هاوکاری هاوڵاتیان بووە. ینی ئەم حکوومەتی ئێمە ئەوەندە بێباک بۆ بەرامبەر بە مەوزۆی ئەم کۆرۆنایە لە ئێستادا زۆر بێباکیشە بەرامبەر بە فەرمانبەران بەرامبەر بە تایبەتی کەرتی تەندروستی کەواتە ئەمە وای لێ کردووە هاوڵاتی ئەگە بێ متمانینیشی لا دروست بێ ناحەقی نیە. و لە ئێستا شکاک بڕیار کەرتی تەندروستی یەکێکە لەو کەرتانی کە پێویستە زۆر بە شێوەیەکی زیاتر یعنی لە ڕابردوو گرنگی پێ بدرێت ئاوڕی لێ بدرێتەوە لە دابینکردنی سەرجەم پێداویستەکان و دابشکردنی موچە و هەموو ئەو پێداویستانە کە پزیشکان و هەروە کارمەندانی تەندروستی بە هەمووتانەوە کە پێویستانە نەک بارودۆخەکە زیاتر سەختتر کرێت لە بەردەم ئێوە. ئەگەر دیقەت بێ لە هەموو دنیاە کەرتی تەندروستی بودجەیەکی تایبەتی بۆ دەرەوە بۆ لەبەرەوە تایبەتە بە ژیانی مرۆڤەوە. ینی ئەمە ئەوە نییە مەسەلەن دایرەیەک بێ بەسیط بێ ئەمە دایرەیەشی خزمەتگوزاریە ینی پاراستنی ژیانی هاوڵاتیانی تێدایە. بەڵام نازانم تێناگەم ئەم حکوومەتی هەرێمەی ئێمە بۆ ئەوەندە بە بێباکەوە ئێستا لە ئێستاە کە ئێمە وەکو ناوەندەکانی بابلێن سێکتەری تەندروستی و ڕێکخراوەکان ئەومان بایکۆتی داوامان کردووە کە بەداخەوە لە شارەکانی کە و بایکۆتنیش بەهۆی چاوسونکردنەوە دڵەڕاوچێەوە
ناوێرن وەرە لە ئێمە داغ بەدڵترن لە ئێمە وەزعیان خراپترە خەڵکی هەرێمی کوردستانی گرتوتە بە هەمووی کردوتەوە بەڵام ئەوان فەرقیان هەیە لەگەڵ ئێماویش فەرقەکەوەی ئێمە لەبەرەوەی دەسەڵاتێکی دیموکراسیمان هەیە لە دەڤەری خۆماندا خەڵک ئازادە بۆ دەربڕینی مافەکانی لەوێ ناتوانن وەکو ئێمە دەری بڕن بەڵام حکومەت زۆر بێباکە لە ئەم وەزعی کەیسا لە سلەیمانی خوڵقاوە پێما بێت لە دوێنەوە کە بایکۆتی پزیشکان و کارمەندانی تەندروستی دەستی پێکردووە کە پێشتریش کە کاتێکیان دانابە بۆ حکومت بۆەوەی 48 ساعتیان بۆ دانابە بۆی کە بەدەم داواکارەکانیانە بچن کە موچە دابشکرێت و بووی ئەوانیش دەست بکەنەوە بە کارەکانی خۆیان کە بە شەو ڕۆژکاریان کردووە بەبێ ماندوو بوون بەردەوامن لە کارەکانی خۆیان بۆی خزمەتی هاوڵاتیانکەن بەڵام بەداخەوەی کە بینیمان بەدەم داواکاری ئێوە نەهاتن و هەروە بارودۆخەکە لە ئێستا سەختتر بووە ئایا ئەتوانی بڵین کە هەموو ئەمانەکە بەتایبەت بۆ کارتی تەندروستی کاری کردوتە سەر کەرنتینەکانی سلێمانی یاخود ئێوە هەر کارەکانی خۆتان ڕاپەڕێنن ئێوە بایکۆتان نەکردووە ئێمە لەبەر وەزعی شارەکە و هاوڵاتیانی خۆشەویست شوێنە گەرمەکانمان ڕانەگەیانەوەکومانگرتن وەلو هەنێ شوێن داخراوە لەبەروی هەموو فەرمانبەرێک و کارمەندێک و دکتۆرێک مافی خۆیەتی کە داوای حەقی خۆیەکە بەڵام خەڵکێکی کەش هەیە لەسەر و ئەو وەزع شۆکەتایەتی ئامادەی دەبڕیوە کە کار بکات خۆبەخشانە کار بکات ئێستا ئێمە وەکو کەرنتینەکانی سلێمانی و ئەو نەخۆشخانانی کە تایبەتن بە کۆرۆنا مانگرتن تیان ڕانەگەێنراوە بۆ لەبەرەوەی وەزعەکە ئەوەندە خەتەرە ئێستا من لەو تەسەورام لەپەر کەسیشی ئازیزی خۆم بێتە ناو نەخۆشخانەکە و تووشی کۆرۆنا بوو بێ لەبەرەوە ئێمە بڕیارمان ناوە وەکو کارێکی ئینسانی وەرو هەموو ستافەکان هەر ئینسانیانە ئیشان کردو چەند وەختە لە بێموچەیی و لە بێدەرەتانی ئەتوانیانە خزمەتی شارەکە بکەن بەڵام لە ئێستا ئێمە ئەم بایکۆتە شوێنەگەرمەکانی کۆرۆنا ناگرێتەوە پاداش نەکردنیشیان کە موچەی خۆیان و حەق و مافی خۆیان پێ نادرێت کاک بڕیار وەکو تێکە ئێستایەوە کارەکانی خۆتان ئەمەش وەکو کارێکی مرۆڤایەتی سەرڕایەوەی کە ئەمەش بارگرانیە بۆ سەرشانی ئێوە ینی کە موچە واروە حەق و مافی خۆتانتان پێ نادرێت بەڵام ئێوە بەردەوامن ڕۆژانە خەڵک کەرنتی ناکرێت لە ئێستا لە ڕووی ژمارەوە ئەمە ئەو زانیارە نەبێ بە هاوڵاتیان کە هاوڵاتیان ڕاستە وەکو باسمان کرد لە پێشەکێکە باسە کرد کە ئەو بێمتوانەیە کە دروست بووە لە لێمان هاوڵاتیان و هەروە حکومەتەکەوای کردە کە باوەڕی بە ڤایرۆسی کۆرۆنا نەبێت بڵێت من ئەمێ بە کۆرۆنا بمرم بەڵام من حەق و مافی خۆم ئەوێت موچەی خۆم ئەوێت ئەمێ بژیم لە ئێستاە وەکو کەرنتینەکان ڕۆژانە خەڵک وەرەگرن بەتایبەت لە ڕووی ژمارەی هاوڵاتیان و هەروە گەشتیارانیش بەڵێ ئێستا ئێمە دوو جۆر کەرنتینمان هەیە لە سلێمانیە کەرنتینێکمان هەیە ئەو هاوڵاتیان ناگرێتوانێت کە لە وڵاتانی دراوسیەوەیەنەوە کەرنتینێکیشمان هەیە کە لەم دواییانە دروست بووە ماوەی تقریبا مانگێکە بێ دروست بووە هەڵگیری ئەو بۆ ئەو نەخۆشانەیە کە هەڵگیری ڤایرۆسەکەن بەس نیشانەیان نییە تێگەی مەسەلەن من ئەگەر ڤایرۆسی کۆرۆناکەم تیابێ ئێستا بەس هیچ نیشانەیەکم نییە بە نەکۆکەم هەیە نە حاڵەتەکان ئەمە لەو شوێنەیە کەرنتینەیەکن بۆ ماوەی 14 ڕۆژ لەم 14 ڕۆژەیە ئەوە ستافی تایبەتی خۆی هەیە و بەڕێوەبەری خۆی هەیە کە دوو پشکنینیان بۆکەن ئەگە دوو بشکینەکە هەردووشی نێگەتیو دەرچێ بە ڕێکوپێکی بە ڕێز و خۆشی لە کۆتایی ماوەی کەرنتینەکە ئەو لە سەرەتا و لە کۆتاییەیە بەشێکی کەمان هەیە کە بەشی کەرنتینەکانەکە لە 22 دووە کە کەرنتینە چای سلێمانیە دەستی پێ کردو کە من بە شانازیەوە ئەو بەرپرسیارەتیم هەڵگرتووە زۆر بە خۆشم بە دڵخۆشە زانم کە توانیمە خزمەتیشی شارەکەم بکەم تا ئێستا بەردەوامە بەڵام لە ئێستا گەشتیارمان کەم بۆتەوە ڕۆژانەیە مەسەن لە هەفتەیەکە دوو ڕۆژمان هەیە دووشەمان و پێشەمان لە خاڵی سنووری باشماخەوە ئەو هاوڵاتیانی کە لە ئێرانن لە ڕێی عیلاقاتی یەکێتی نیشتمانی کوردستانەوە لە مەریوان کاک حسێن کە من لێرە دەستخۆشی لەکەم زۆر هیلاکە لەوێ ناویانە نووسن و ئەیدێ بە پارێزگای سلێمانی و ڕێگا بۆکەنەوەی و یەت گەشت یاریشکەشمان هەیە لە سنووری ئیبراهیم خەلیلەوانی کە لە تورکیان داوا تەقدیمەکەن بە سایتی ئۆنلاینی وەزارەتی ناوخۆ تەڵەبێت تەقدیمەکەن و بۆی موافقەتیان بۆ بکەن و بێنەوە گەشت یاریشکەمان هەیە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و بەغاوە ئەو ئێستاوە وەستاوە ماوەیە کە گەشتیارمان کەم بۆتەوە بەزەوەی تورکیا بەردەوامە تا ئەم دەقەی سا قسە بۆ تۆ کە مە هەفتەیە تقریبا نزیکی 30 کەسمان بواتۆ لە تورکیاوە و 5-6ێکمان لە ئێرانەوە بواتۆ ئەمانە جاران وا بوو کە لە مانگی 2 3 و 4
ئەو کەسانی کە کەرنتینەمانەکردن تا 5 ڕۆژ فحسمان بۆ ناکردن لە دوای 5 ڕۆژەکە فاسێکمان بۆ کردن لە چواردەیە فاسیشکەمان بۆ کردن بەڵام ئێستا لەبەروی حاڵەتەکە زۆر بڵاوە ئەو کەسانش کە لە ئێران و تووشیوامانە بوون و ئەم ماوەیە لەوێن هەڵبەت ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بن تیانایە لەگەڵ گەنە لای ئەمە بۆ گوندی گەشتیاری سەنارێ بەشی کەرنتینەی هاوڵاتیانی دەرەوە یەکسەرەکەم پشکنینیان بۆکەین کەرنتینیانەکەین لە دوای 48 ساعت و دوای 3 ڕۆژ کە حەسکان چکەیستا لۆدێکی زۆر لەسەر مختەبەراتی سەرەکی کۆرۆنایە کە لێرۆ شایانی ئەوەن کە دەستخۆشییان لێ بکەین نەتیجەکان تۆزێ کاتی ئەوێ لە دوای کە نەتیجەکان دەرەچێ ئێمە بە کەرنتینکراویان هێڵینەوانێ لە 14هەمینە فاسیشکیان بۆکەین و وەسپاس بۆخوا لەو کاتەوە تا ئێستا زۆر کەم بووە ئەو هاوڵاتیانی کە گەشتیار بوون و هاتوونەتەوە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای کەمتریا بوو ینی ئەم لەم چەند مانگەیە کەیتر وەزعەکە وای لێ هاتووە چیمان لە ئێران و تووشیاوە بۆ هاتووەوانێ بە هەمووی کە من لە لامە نزیکی 250 کەسمان بەس لە ئێرانەوە بۆ هاتووە ئەمە باسی ئەم ماوەیەکەم باسی پێشتر ناکەم دوو حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنایتیا بووە وە گەشتیاری ئێرانیشمان هەبووە هێن ئەوروپا و تورکیاشمان هەبووە ئەویش هەر تقریبا 3 بۆ 4 حاڵەت بووە بە کۆی گشتی کەرنتینە لە 22/2020ەوە کە دەستمان پێ کردووە منەڵم من بە هەڵبەت ستافەکان بە کارگوزارەوە بە کارمەندەکانەوە بە شۆفێرەکانەوە بە تایبەتی شۆفێرەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە جێگای شانازیم لێرە و دەستیەکەی نزیکەی 6,000 کەسمان کەرنتینە کردو 6,000 کەس بەڵێ ئەم 6,000 ئەتوانم بڵێم و ئیفتیخارکەم بەوەی کە سلەیمانی پێشەنگی کەرنتینە و پێشوازیکردن بۆ لە هاوڵاتیانە هەم لە ڕێز هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە هەم لە ڕووی دابینکردنی پێزاویستەکان هەم لە ڕووی بەڕێکردنی هاوڵاتیان دوایەوەی کە شەوێکی گشتی هەموو کارەکان زۆر بە ڕێکوپێکی جێبەجێ کرا کە ئەمەش خۆی کاریگەرەکەی لە ماوەی ڕابردووە دەرکەوت کە ئەو کەرەنتینەکردنەکە بۆ شێوە باش و هەروە تەندروستەکە کرا وای کرد کە ڕژەی توشبوون کەم بێتەوە لە ناو شاری سلێمانی بە پێچەوانەی ئێستاوە بەداخەوە کاک بەڕێمە پرسم کە ئێوە مەترسی هەیە لەسەر تەندروستیژەوە بێگومان کە ئێوە وەکو خۆ باسەکە کە سەرەتا و گەشتیارانە کێنەوە یاخودە هاوڵاتیانی کە کەرەنتین ناکرن بە تایبەت گەشتیارەکان بەرێکەوتنی ڕاستەخوانەیە لەگەڵ ئێوە واتە ئێوە یەکەم کەسن کە بەرکەوتنیانە بێت و هەروە پشکنینیان بۆکەن ئێوە لە ڕووی خۆپارێزی و هەروە هەموو ئەو کەرەستانی کە کەرەستە تەندروستیەکان بێگومان کە پێویستن بۆ ئێوە کە کارمەندان و بۆ نمونە کارگوزار و شۆفێرەکان هەمووتان پێکەوە هەمووی لە بەردەستایە یاخود تاشان ئەم مەترسیەش لەسەر ژیانی ئێوە هەیە هیچ کارمەندێکتان هیچ یەکێک لە ستافەکانتان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن بەڵێ بەرکەوتی یەکەم ئێمەین وە لە ڕووی پێداویستی و ئەو شتانی کە بۆمان دابیکراوە هیچ کەم و کوڕێکمان نییە من هێرە سپاسی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیەکەم کە دەرگای بۆ ئاوەڵا کردوین بۆ هەموو پێداویستێک هەر لە دەستکێش هەر لە کەمامە هەر لە بەدلێ لەبەرکردن هەر لە دەماوادی تاقیم هەر لە ماوادی پاکەرەوە لە خواردن کە لە هەوڵ تا ئێستا باشترین جۆری خواردنمان هەبووە بە ئێستاشەوە ئەو خوارانە کاک بەڕێر باسی خواردنە کرد نەوێ بە سەرمانە تێپەڕای ئەو خوارانن کە گرنگن ینی بۆ ئێستا بۆی بە ئەو کەسانە بەرگری لەشیان بەرز بێت ئێمە خواردنەکانمان بە پێی جەدوەلی تەندروستیە مەسەلەن لە نەخۆشخانەیە چ خواردنێک بۆ نەخۆش دروست دەکرێ هەمان خواردنیشە بۆ ئەمە باشە ینی ئەوە نییە بەڵام ڕێگریشمان لە کەسوکاریان نەگرتووە مەسەلەن ئێمە کۆنتترۆلمان هەیە لە بەشی دەروی کەرنتینەکە پێمانەڵێ کابینەی فڵانە ڕقم فڵانە هاوڵاتی تای کە سوکارێکی خواردنی بووێنە ئێمە پێمان وتون ینی لە ڤیتامینات لە میوە لەم شتانە بەڵێ بەڵام وەکو خواردنی خۆمان زۆر باشە هیچ کەم و کوڕێکمان نەبووە و لە ڕووی پێداویستی و کەرەستە شەوانێ زۆر شتی باشمان بۆ دابین کراوە هیچ کەم و کوڕێکی تیادانی وەکو ستافەکە هیچ کەسێکتان تووشی ڤایرۆسی بەڵێ ئێمە تا دووە ئاماری دوێنێ کە ئێمە کۆبوونەوەی ڕێکخراوەکانمان نەبوو 196 کارمەند و پزیشک و فەرمانبەرمان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بۆ بەداخەوە هیوای تەندروستی باش بۆ هەمیان نەخوازم لە خوای گەورە داواکارم بە زووترین کات گەڕێن و ناو کار و پیشەکانی خۆیان بۆ خزمەتی هاوڵاتیان بەڵام بەداخەوە ینی بە فرسەتی ێزانم لێرەوە بێمنەتی و بەدەنگەوە نەهاتنی حکوومەت بۆ ئەم چینە ماندووە ئەوە من نایەنێم زوڵمێشی زۆر گەورە کە خوا بەدەستبەرداری نابێ
بەڕاستی ئەتوانن واز لە هەموو شتێ بێنن سێشت زۆر گرنگە لە وڵاتە پارێزیە تەندروستی هێزی پێشمەرگە هێزی ناوخۆ چکە ئەم سیانە پارێزەری وڵاتەکەن و تەندروستی هاوڵاتیان و شەرف و کەرامەتی ئێمە بەڵام ئەوەی کە حکومەت زۆر بێباکە بەرامبەرم سێفیەیە ینی داهاتیشی زۆرمان هەیە و دەرگاژ ئاوەڵایە بۆ زۆر شت بەڵام نازانم بۆ ئەوەندە بێباکەن بە تایبەتی لە سنووری شاری سلێمانی کاتەکە گوڕێت ئەگەر بارودۆخەکە بەم شێوەی ئێستا بەگەر حکومەت و لایەنی پەیوەندیدار نییە بەدەم داواکارەکانی ئێوە لە حاڵەتێک ئەگەر موچە هەر دابین نەکرا ماوەیەکی زیاتری خەیان ئەم دابەش نەکردنی موچەیە چی ئەگوزارێت بێگومان ئەمەکە ڕاستەخۆ ئەمە باس لە کەرتی تەندروستیەکەن کە کەرتی تەندروستیش ڕاستەخۆ پەیوەندی هەیە یاخۆت کاریگەری لەسەر ژیان و تەندروستی هاوڵاتیان دروست ئەکات چی ڕوئایەت ئایا کارەساتەکە لە بەن گەورەتر ئەبێت خوا نەخواستە ئەگەر بەم شێوەی ئێستا ئەگەر بێت و بێباک بن بەم شێوەی ئێستا بێباک بێ من دڵنیا دەکەمەوە 2 هەفتەی تر خەڵک لەسەر جاداکە ینی ئێستا گەشتوونەتەوە ئێستا گەشتوونەتەوەی نەخۆشخانەکانمان نایگرین ئێستا گەشتوونەتە ئەوەی مناڵ بە دوای دایکی ئاگری کە کەرنتینەیەکیت و ئەیبێتە نەخۆشخانەوە ئێستا گەشتوونەتە ئەوەی نەخۆشەگاتە ناو حوشەی خستخانەکە فریان ناکەوێ ئەمرێ بڕواتان هەبێ من ئەمە موتۆ ئێستاژێڵێمەوە واز لە حکوومەتێکی بێباک بێنن بە ژیانی تەندروستی هاوڵاتیان زۆر زۆر لەوە گرنگترە بەڵام ئەگەر وەسعەکە بەم شێوەی ئێستا بڕوە بەڵێ چەند هەفتەیەکی کە چەند کاژمێریشی تر هاوڵاتی لەسەر جادەیە ئەمە ژواکات کە کارمەندان و هەروە دکتۆرە بەڕێزەکانیش هەموو ستافی تەندروستی پێکەوە بە شێوەیەکی گشتی هەرهەمووتان ئەگەر بارودۆخەکە بەم شێوە ئێوەش ساربوونەوەی ڕوایەوە تا بۆ دوورسۆزیێوانەکەن کە کارەکانی خۆتان بکەن چکامە حەق و مافی ئەوەی ئێستا ئەمەی کاریگەری هەیە لەسەر ڕاپەڕاندنی کارەکانی ئێوەش کە بە شێوەیەکی دڵسۆزی و ئاوا بە ماندوونە ناسانە کار بکەن ئەوەی ئێستا ئەمە هێشتۆتەوانێت دووشتە یەکەم وجدان چونکە وجدان لە هەموو شتێ گرنگترە کە ئێمە هێشتۆتوانێت بتوانین خزمەتی شارەکەمان بکەین چونکە دەسەڵاتێک لە پشتی ئێمەوە هەیە ئەوە شاری سلێمانی ناشرین بێ بەڵام ئێمە وامان کردو شاری سلێمانی ئەمانەیە جوان بێت لەو پێشەنگا بیەڵینەوە دووش ئەوەیە کە خەڵک زایدەن هەردوو هاوسەرۆک کە هاوکارمانن تۆزێک تەوازینەکە ڕاگیراوە ئەوانیش سنووری هەیە خەڵکیش دەوڵەمەند سەرمایەدار هەردوو بەڕێز کاک شێخلاور و کاک پاڤڵ کاروانی کە توانیوانە تەوازویەک وە مەسەلەن ڕێکخراوی مامەوە هەنی هاوکاریمان بۆ بکەن و مەسەلەن زانکۆی سلێمانی بە مختبەراتیەوە ئەوانە لایەنە عیلمەکەی من زۆر ناچمە ناوی چکە من شارزایی تەواوم نییە بەڵام ئەوەی کە گوێ بیستێ بم ئەمانە توانیوێکی تا حەدێک بۆ دڵسۆزی خەڵکی چونکە ئەمڕۆ ستافمان هەیە ئەمڕۆ کە سوکاری خۆی مردووە من یەکێک لەو ستافانە کە کاکزانە لەگەڵ مایە ڕۆژانە بۆ وەرگرتنی سامپڵ شتانە ئەمڕۆ مامی خێزانەکەی خۆی مرد بە کۆرۆنا لەبەرەوە ئەو خەڵکە حەز بە معاناتاکە زیاتر جۆش و خۆشەوێ بەڵام هەموو شتێکیش کاتی هەیە ئەم تاقەی وردە وردە نامێنێ یعنی ئەمە کاتمان نییە بڕات هەبێ ڕۆژی وا هەیە کەرنتینەمان سەعات 5 بەیانی بۆیێت هەموو کات و ساتمانە تەلەفۆن کرێمە ئامادەین ئێوە بێ ئامادە بن و هەروە لە شوێنەکانی هیچ گوێشمان نەواتەوە ئەوی کە مەسەر من سەرۆکی نەقابم ئەو فلان ئەو فلانە هەموو بەدەستە جەمعی کارەکەین بە بێیەک گوێدانەکات بەڵام هیوادارم وانە ڕاچووکە گەڕوا بڕوە زۆر خراپە قەومێ و هاوڵاتیان زۆر بەخراپی بەڵام لێرە داوایەکەم هەیە ئێمەی کارمەند ئێمەی پزیشک ئێمەی کارمەندی تەندروستی ئێمەی فەرمانبەر هەمیشە خۆمان بە خزمەکاری هاوڵاتیان نەزانین بەڵام هاوڵاتیان لە جیاتی ئەوەی کەێنە سەرجاتە خۆپیشاندانەکەن لەسەر شتێک بێن خۆپیشاندان بکەن لەسەر مافەکانی ئێمە بێن داوای حەقی ئێمە بکەن ئەوان پێشنگ بن لە حەقی ئێمە کە لە وڵاتانە ستافی تەندروستی بە گوڵ بە قسەی خۆش پشتگیریانەکە ئێمە پێویستمان بە پشتگیری هاوڵاتیە کە داوای مافەکانمانەکە وەلو من سپاسیانەکەم دوێنێ و پێرش هەر لە کەناڵیشکی بەڕێز و مقابلەمانە و هاوڵاری پشتگیری ئەو ماگرتن و بەڵام هێمە پێویستمان بە پشتگیری هاوڵاتی یاخود ئێوە لایەنی دەسەڵات دین ینی پێویستە هەمومان دەست لە ناو دەستەم ڕاگەیاندنە کەرتی تەندروستی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی هەمومان با دەست ئەم بارودۆخە تێپەڕێنێ ڕاستە کە بارودۆخە و لایەنی سیاسی
تێگەڵکێشی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بۆکەوای لێ کردووە کە خاڵک بڕۆ بە ڤایرۆسی کۆرۆنا نەبێت دوار ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ نەکات بڵێ با توش بم من هیوادارم کە ئێمە ڕۆژانە لە ڕێگەی پرۆگرامەکەشمان و هەردووبارەیەکەینەوە ئێوە پابەت بن بە ڕێنمایەکانەوە ژیانی خۆتان خێزانەکانتان بپارێزن دابەشنەکردنی موچە و هەروە ئەم کێشە سیاسیە و ئەمل ملانێ ئەمانە بەلایەک بەڵام تۆ تەندروستی خۆت بپارێزن پێویستە بە نەخۆشخانە نەبێت بۆی نەکەوێتە ئەو حاڵەتەی کە بۆ نمونە بچی کەرەنتینە بکرێت یاخود چارەسەر بەربگریت و دواتر بارودۆخەکە شتێک بچێت و زیاتر ببیتە هۆکار بۆ تەشەرەسەندنی ئەم ڤایرۆسە. ئێمە داوامان لە هەوڵاتی کردو ئەڵێن باشترین پاداشتی ئێوە بۆ ئێمە کە ئێمە بەم بێموچەیە شۆنخونیەکەین بۆ پاراستنی ژیانی تەندروستیەوە باشترین پاداشتی هاوڵاتی بۆ ئێمە ئەوەیە کە خۆی پارێزێ لە ماڵەوە ئێمە مەمنونیان نەبین دەستی یەکە بە یەکەیان ماجەکەین خەرەباڵغی بازار با نەبێ بەریەککەوتن با نەبێ کەمامە و دەست کێش بەستن لە ماڵەکانی خۆیانە خۆیان کەرەنتینە بکەن چەند ئەوان خۆیان بپارێزن ئەوە نا زەخت و لۆت لەسەر ینی شوێن هەیە کە هاوڵاتیان ژمارێکی زیاتر کەرەنتینە بکرێت لە کاتی پێویستە ئێستا وردە خەریکە لە توانامانە نامێنی ینی ئێستا هەو گوندی گەشتیاری سەناریە پڕە لە نەخۆشی هاگیری ڤایرۆسی کۆرۆنا بۆ چەند شوێنی کەشمان هەیە هەر پڕە بەڵام ئەمەش کاتی هەیە ینی ئێستا ئەمەوامان لێتۆ لەوانێ بکەینە داخلی مەکتەبەکانەوە بەڵام با نەکەین ئەم حاڵەتە هەمیشە ئەو قسەیەمان کردو و جەنابی بەڕێوەبەری گشتیشتە ئەو قسەی کردووە من وەکو بڕیار دەستی یەکە بە یەکەی هاوڵاتی شای سلێمانی ماجەکەم لە ماڵەکانی خۆیانە خۆیان کەرەنتینە بکەن خۆیان تەندروستکەن تێکەڵاو نەبن قەرەباڵغی دروست نەکەن بۆی بەرکەوتیان نەبێت و خۆیان پارێزن وەگەر بارودۆخەکە واش بوو کە شوێنەما ئەتوانن لە ماڵ خۆیان کەرەنتینە بکەن ئێوە ئەتوانن خۆیان ئەتوانن ئێستا مەسەن خەڵکی خۆ بڵاوە ئێستا وای لێ هاتۆ لە هەموو کوچە و کۆڵانێکە هەیە ڤایرۆسی کۆرۆنا بۆ دڵنیا بێتەوە بەڵام مەسەلەن حاڵەتێکی تیاڵەکەی لە ماڵێکی خۆی پارێزێ هەنێ ڕێنمایی تەندروستی هەیە خواردنەکانە بیخوا پێداویستیەکانەوە لایەنی زانستیە دکتۆریشمان هەیە بە بەردەوام دەتوانێت پەیوەندی پێ بکە ئەمە بۆ خۆی باشە کە لە هەموو وڵاتانی جیهانی شەوەیە هاوڵاتیان خۆیان ڕێنمایەکان جێبەجێەکەن باشە کاک بڕیار کاتێکی کەم لە بەردەستەما پێم خۆشە و کاتەکەمە تەرخامکەی بە باسکردن وەکو کۆمەڵی کارگەڕانی تەندروستی لەقی سلێمانی تۆکو سەرۆکی کۆمەڵەکە لەم بارودۆخەیە ئێوە وەکو ئەرکی ئێوە یاخود وەکو چۆنەڵی کاردانەوەی ئێوە بەرامبەر بەم بارودۆخە چیتان کرد یاخود چ داواکاریەکتان هەیە ئێمە وەکو ستافی کارگەڕی تەندروستی لەم بارودۆخەیە شان بەشانی هاوڕێکانەوە و کارمەندی تەندروستی دکتۆر بەشدار بووین هەر لە کارمەندی پرزگەوە هەر لە شۆفێرەکانمانەوە هەر لە ژمێریارەوە هەر لە بلیت بڕەوە هەر لە کارگوزارەوە بەداخەوە ئێڵێم من لە ڕابردوو شاوتومە و ئێستا ژێڵێم مافی تەواومان نەیراوەتێ بە کارگەڕانی تەندروستی هەم لە پلە و پۆز مافمان خوراوە هەم لە پێدانی بەڕێوەبەری کارژێڕی و زۆرشت مافمان خوراوە بەڵام ئێمە کۆڵ نادەین بۆ بەدەستهێنانی مافەکانیان شامەشانی ئەم جەنگی کۆرۆنایە بەردەوام بووین و بەردەوامی ژەبین من لێرەوە بەڵێنم هەموو کارگەڕانی تەندروستی بە خۆمان و ستافەکانمانەوە لە مافەکانیان دەستەبەر نابین بەردەوامی ژەبین لە داواکردنی مافەکانیان دەستی بە یەکە بەیەکەیان ماجەکەم دەستخۆشیان لێکم لە کارگوزارێکەوە بۆ ژمێریارێک بەردەوام بوون شۆن و خونیان کردووە کارمەندی پرزگا هەموو ستافەکان پەیامی منیش ئەوەیە بۆ ستافی کارژێڕی بەردەوام بن بەڵێ معاژ نییە بەڵێ موچە نییە بەڵێ دەسەڵات قۆرخی کردوین بەڵام بیتان لەوە بێت کە خزم و کەسوکاری خۆتان لە ناو نەخۆشخانەکاندان هیوادارم لە خزمەت بەردەوام بوون و ئێمە شەڕی مافەکانی دەستان خۆش بێت هیوادارین کە بەردەوامە سەرڕای ئەو بارودۆخە سەختە هەمیشە لە ساق و تەندروست بن و هەروە ئێوە کە وەکو سەربازێکی ونن لە ئێستاە کە کارەکەم بە شەو ڕۆژ هەمیشە لەش ساق بن پارێزراو بن زۆر سپاس بۆ تۆ کاک بڕیارگیانە ڕۆماندومان کردی هیوادارم کە پەیامەکان و هەموو داواکارەکانی ئێوە و هاوڵاتیان و هەروە پزیشکان و کارمەندانی تەندروستی بگاتە شوێنی خۆی بە زووترین کات بەڵام بدرێنە بۆی ئەم بارودۆخە شتێپەڕێنین بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم کە سووتان لەبینی بێت بە هیوام هەمووتان تەندروست باش بن لەش ساق بن ئێوارێکی خۆش بۆ کشلایەکتان